دوا بەدوای سازدانی کۆمەڵێک چالاکی و ئیڤێنتی تایبەت بە نەخۆشی شێرپەنجە لەسەر ئاستی جیهانی و ناوخۆیی و لە میانەی هەوڵەکان بۆ بردننی شێوازەکانی چارەسەری ئەو نەخۆشیە کوشندەیە بە ئاڕاستێکی نوێدا و چوونە ناو قۆناغێکی دیکەی چارەسەر بۆ توشبوانی شێرپەنجە، شاری پزیشکی فاروق هۆرکشۆپێکی جددی هاوبەشی لە نێوان سنتەری ژیانەوە بە هاوبەشی ڕێکخراوی کوردستان بۆ هاوکاری نەخۆشانی شێرپەنجە و شاری پزیشکی فاروق بەڕێوەبرد. ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە لەگەڵ سنتەری پزیشکی فاروق پشگیری ئەم خولی فێرکاریەمان کردووە کە یەکەم جارە لە کوردستان و لە عێراقا کورتە خولێکی وا بۆ 5 ڕۆژ فێرکردنی شێرپەنجە کە هەموو بوارەکانی شێرپەنجە و هەرچی پەیوەندی هەیە بە چاکردنی چارەسەری شێرپەنجە و دەستنیشانکردنی و بە دوواداچوونی ئەگرێتە خۆ. مامۆستایەکی زۆر لە بوارە جیاجیەکانی شێرپەنجە لە کەنەدا و لە بەریتانیا و لە عەمان و لە بەغدا و لە بەسرەوە و لە هەولێرەوە هاتوون بەشداریەکەن و وانەی تیاڵێنەوە و گفتوگۆ لەسەر چۆنیەتی باشکردنی چارەسەرەکەکەین. ئێستا لە خەستەخانەی فاروق وەرکشۆپێکمان هەیە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە و مەجموعەیەکی زۆر میوانمان هێناوە و ئەو کەسانش کە لە کوردستانە و لە سلێمانیە ئیش لەسەر شێرپەنجەکەن ئامادەی بوون. بەڕاستی ئەمە شتێکی زۆر مهمە، زۆر گرنگە بۆەوەی بزانین ئاخر شت کە لە دنیای شێرپەنجە هەیە، لە چارەسەری شێرپەنجە هەیە، پێشکەش بە شارە خۆشەکەمانی بکەین. من ئێستا زۆر بە شانازی و پێتان ئەڵێم سلێمانی بووە بە پایتەختی شێرپەنجە لە هەموو وڵاتەکەیە و ئینشاءالله هەر بەرەو پێشەوە ڕۆین. ئێستا ئەو نەخۆشانەی کە داخلی خەستەخانەی هیوا بن یا ژیانەوە بن دوو تەقسیم سێیان لە نەخۆشیەکە چاگە بنەوە و پارێکی زۆریان تێچێ و ئێمە یارمەتێکی ئەوەیانەوەین کە تر بیر لەوە نەکەنەوە بچن بۆ تورکیا یا بچن بۆ لوبنان یا بۆ ئۆردون بۆی علاجی خۆیان وەرگرن، چونکە بەڕاستی نەخۆشی شێرپەنجە پێویستی بە ماوەیەکی زۆر لە عیلاجێ زۆر گرانە، نەخۆشەکە تەحملی ناکات و ماوەیەکی زۆری ژمانەوە لە دەرەوان بەڕاستی بێتاقەتیان نەکات. ئێمە لەم خەستەخانە جوانەوە کە کاک فاروق بۆی ڕازانووی نەتوانێت لەم قاعە باشەوەکەوە مؤتەمەراتی تیاکەین، ئەتوانین لەگەڵ جیلی تازەی دکتۆرەکانی شێرپەنجەمانە یارمەتیان بین و فێریان کەین و ئاخر پرۆتۆکۆڵ کە بەکارێنێت لە ئەمریکایە لە ئەوروپا ئێمەش لێرە بەکارێنین و نەتایجەکانمان زۆر باشە و ئێمە زۆر دڵشادین کەوا شارەکەمان وا بەرەو نەشونماییە ڕوات، بەرەو پێشەوە ڕوات و هەموو شتێکی تیا دەستکەوێت. لەو وەرکشۆپەدا کە لە 22/2015 دەستی پێکرد و 5 ڕۆژ بەردەوام بوو، زیاتر لە 100 پزیشکی پسپۆڕی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و بیانی و دەیان کارمەندی پزیشکی تایبەت بەو بوارە بەشداریان تێدا کرد و سوودیان لە زانیاریە نوێیەکانی تایبەت بە چارەسەری نەخۆشی شێرپەنجە وەرگرت کە پسپۆڕان لە ڕێگەی داتاشەوە پیشانی بەشداربوونیان دەدا. شێرپەنجە نەخۆشیێکی کوشندە و ترسناکە و ژمارەیەکی زۆر لە توشبوانی ئەکاتە قوربانی. ئامارەکان لە هەرێمی کوردستان باز لە هەڵکشانی ڕێژەی توشبوانەکەن و بەپێی ئامارێکی نەخۆشخانەی هیوای تایبەت بە شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن لە سلێمانی لە ساڵی 2013 1800 توشبوو تۆمارکراوە.
لا ساڵی 2014 ئەو ڕێژێ بۆ 2206 توش بوو بەرز بووەتەوە. This is rectal ampulla, and this is upper rectum. You see from here this is upper rectum, and this is the bird area, retroperitoneal part. How long it is and how much wide. This is, if you don't see specimen like this, the pathologist should know that this specimen is wrong. I've been here almost 8 years now. نزیکەی 8 ساڵە لە کوردستانم تاقیگەیەکی نەخۆشی زانیمان دروست کردووە لە نەخۆشخانەی شۆڕش بۆ هاوکاریکردنی هەردوو نەخۆشخانەی شۆڕش و هیوە. ئەم وەرکشۆپە زۆر گرنگ بوو. ئێمە لە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانی شێرپەنجە پسپۆرمان هەیە کە لە هەموو ئەو دیسپلینانەی کە پەیوەندی بە نەخۆشی شێرپەنجەوە هەیە لە سلێمانی کار دەکەن. لە هەمان کاتدا لە دەرەوەی وڵاتەوە پسپۆر هاتوون لێرە کار دەکەن بۆ نمونە پسپۆرانی بریتانی و ئوردنی کە لەم وەرکشۆپەدا بەشداری دەکەن. ئەوەی ئێمە لێرە دەیکەین دەمانەوێت تیمێک بۆ چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە دروست بکەین. یەکێک لە هەوڵە سەرەتایەکانمان پێشکەشکردنی زانیاریە لەبارەی نەخۆشی شێرپەنجە و دواتر هیواخوازین بتوانین تیمێکی هاوبەش لە پزیشکی نەشتەرگەری پسپۆری نەخۆشیزانی و پسپۆری چارەسەری تیشکی پێک بێنین کە ببێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی توشبوانی شێرپەنجە لە داهاتوودا. جگەل لەوانەکان کە ئەوترێتەوە کە هەمووی داپۆشێ بە چڕوپڕی چەند کەیسێکی دەگمەن کە هەیە کە لە هیچ پرۆتۆکۆلێکی جیهانیان نییە، چون لەبەرەوەی زۆر کە من چۆن چار بکرێ و چی بۆ بکرێت تاکو کەڵکی لێوەرگێ نەخۆشەکە، ئەوە گفتوگۆی لەسەرەکرێ و لەسەر کراوە تا ئیستا و هەتاکو نەگەنە نەتیجەیەک و بڕیارێک کە چۆن چارەسەر بکرێ باشترە بۆ نەخۆشەکە، ئەو کەیسانە بەرەڵانە واز لێ ناهێنن. پاشان ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئەو لە هەندێ سنتەرەوەکو بەسرا هاتوون پزیشکی تایبەتمەندی بواری شێرپەنجە کە بۆ یەکەم جار لێرە لەم کورسا هەندێ بەشێک هەندێ بەشی پەیوەندی بە نەخۆشی شێرپەنجەوە ئەبیستێ و دوایی توانی بەهۆی لێرەوە بچێ بۆ سنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە کە بتوانێ ئەوە بەشی بە پراکتیک فێر ببێ و بیزانێ. بەپێی وتەی بەرپرسانی تەندروستی و پسپۆڕانی بەشداربووی وەرکشۆپەکە لە ئێستادا لە 100% توشبووان کۆنتڕۆڵەکرێت و دەتوانرێت 2 لەسەر 3 توشبووان چارەسەر بکەن. In many countries, those things are done by paramedics, nurses, or even administrative staff. لقد تمت دعوتي من قبل مركز لەلایەن سەنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە بانگهێشتکراوم بۆ بەشداریکردن لە وەرکشۆپەدا کە تایبەتە بە نەخۆشی شێرپەنجە و گرنگی بڕیاردانی بە کۆمەڵ لەسەر شێرپەنجەیەکی دیاریکرا و بۆ گەیشتن بە باشترین ئەنجام کە خزمەت بە توشبوانی شێرپەنجە بکات لە پلەی یەکەمدا و یانی هاوکاری و بەشداری پێکردن و ڕاوبۆچوون پەرە پێبدات بە پلەی دووەم. ئەم هۆرکشۆپە لە ڕووی ناوڕووک و بەشداربووانەوە بە هەنگاوێکی بێوێنە دەئاندرێت. من زۆر سوودم لێبینی کە تێیدا ڕووماڵی زۆرینی جۆرەکانی شێرپەنجە بڵاوەکانی عێراق و هەرێمی کردووە بەمبەستی چۆنەتی گەیشتن بە دەستنیشانکردنی وردی جۆری شێرپەنجەکە بە شێوەیەک زۆر لە حاڵتە دەگمەنەکانی شێرپەنجە خرانە ڕوو کە لە سەرتاسەری جیهاندا پەرەیان سەندووە. بە شێوەیەکی دوورودرێژ گفتوگویان لەبارەوە کرا لەلایەن سەرجەم پسپۆرە بەشداربووەکانەوە. دەمەوێت سوپاسی ڕێکخراوی وەرکشۆپەکە بکەم. هیوادارم ئەم هەوڵانە بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بەردەوام بێت. وأتمنى تكرارها في المستقبل. ئەم وەرکشۆپە مەحاولەیەوە کات هەموو ئەو کەسانی کەوا عیلاقیانێ بە چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجەوە پێکەوانێت دەست بکەن ناو دەستیەک و جۆ لە یەکتری بگرن. شێرپەنجە بە خاڵەتی تیانە تۆ کە نەخۆشێکە دەبێت کە تۆ دکتۆرێکە بلیشتێکی تازا دۆزیتەوە لە ئەمریکا بێ لە ئەوروپا بێت یەکسەر بڵاوێکیتەوە یەکسەرێکی بە پرۆتۆکۆل یەکسەر لە ئەم وەرکشۆپ و ئەم ئیجتیماعات و ئەم کۆنفرانسات و ئەم کۆنڤێنشنانەیە تەقدیمیەکەیت و هەموو کەسێک لێت وەرەگرێت و دوای ئەوە بە ماوەیەکی کە مەتوانی تۆش بەکاری بێنی. لەبەرەوە بەڕای من ئەگەرێشێک نەخۆش ببێت لێرە چارجی خۆی بکایە بچێت بۆ ئەمریکا شتی وە کە پارێکی زۆری تێچێت کە زۆر ناخۆشە من بەڕای من ئەوەیە نەخۆشەکە باشترە لێرە عیلاج بکرێت.
گوێڕای خستنە ڕووی ئەو ئامارانەی کە باز لە مەترسی نەخۆشی شێرپەنجە و بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بەو نەخۆشیاکەن لە بەرامبەردا تیشک خرایە سەر شێوازی چارەسەرکردنی ئەو نەخۆشیە بە تایبەت لە شاری سلێمانی کە هەوڵێکی جددی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشیە کوشندەیە. He was also give some suggestion that this may be papillomatosis, and the ERCP also, Dr. Taha Karbali, found there is irregularity and filling defect in the lower common bile duct. And Dr. Karzan al-Qalandar did the surgery, and it is clear that there is this tumor with multiple papillary projections and histopathology. ئەم کۆرسە کە یەکەمین کۆرسە لەسەر ئاسی کوردستان و هەرێمی کوردستان ئاساس بدرێ بە ناونیشانی بەرەنگاری بوونەوەی شێرپەنجە بە هەموو پسپۆرە جیاوازیەکانەوە لە درێژایی 5 ڕۆژ لە شاری پزیشکی فاروق ئەم کۆرسە ساز دراوە. ئەم کۆرسە بە شێوەیەکی سەرەکی نەخۆشخانەی ژیانەوە کۆمەڵی داکۆکردن لە مافی شێرپەنجە، نەخۆشخانەی هیوا، شاری پزیشکی فاروق، کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی لەگەڵ خوێندنی باڵای بۆردە کوردستانیەکان سپۆنسەر و سەرپرشتیاری ئەم کۆرسن. ئەمە لە سازانی ئەم کۆرسە ئاگادارکردنەوە و وریاکردنەوە هۆشیارکردنەوەی پزیشکانە، ئەپدێتکردنی پزیشکەکانە بە هەموو پسپۆرە جیاوازەکانەوە کە چۆن بتوانین بەرەنگاری شێرپەنجە ببینەوە ئەو لێکۆڵینەوە زانستیانە چین کە ئێستا لەسەر ئاسی جیهانا پێگەشتون کە گەشتونەتە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانی پزیشکی و بوارە نەشتەرگەری و بوارە چارەسەرە دەرمانی و تشکەکانی بە درێژایی لە 5 ڕۆژە لە شاری پزیشکی فاروق ئەم توێژینەوانە پێشکەش کراوە. زیاتر لە 100 پزیشکی ناوخۆیی هەرێمی کوردستان و چەندەها زانا و پزیشکی دەروی هەرێمی کوردستان بانگێش کراون بۆ ئەم کۆرسە گرنگە کە وەکوتم یەکەمین جارە لە هەرێمی کوردستانە ئەم کۆرسە ساز بدرێ. بە شێوەیەکی سەرەکی ئامان لە توێژینەوە و باسکردنی بابەتەکان ئەوەیە کە تشکێکی زیاتر بخرێتە سەر شێرپەنجە بە دەستنیشانکردن و قەدەغ نەهێشتن و چارەسەرکردن و خۆشگوزەرانی بۆ ئەو نەخۆشیانی کە تووشی شێرپەنجە ئەبن بە هەموو بارەکانەوەتە شێرپەنجەکانی هەموو لاشەی مرۆڤ، شێرپەنجەی سەر، شێرپەنجەی مێل، شێرپەنجەی مەمەک لە ئافرەتانە، شێرپەنجەی سیەکان، شێرپەنجەی کۆئەندامی هەرز کە بە تایبەتی ئەمڕۆ لە ڕۆژی ئەمەیە تشکێکی زۆرمان خستە سەر کە ئێستا بەوردی بۆتان باسەکەم لەگەڵ شێرپەنجەی مناڵان، شێرپەنجەی نەخۆشەکانی پێست. هەموو لە ماوەی 5 ڕۆژە بە شێوەیەکی سەرەکی زیاتر لە دەیەها جەلسەی وەسەدەها وانەوتنەوەی پزیشکان ئەم بابەتانە باسکراون. ئەمڕۆ ئەمە گرنگی بخەمە سەر لە بەیانی ئەمڕۆ ڕۆژی 4ەمی کۆبوونەوەکە تشکمان خستە سەر شێرپەنجەی کۆئەندامی هەرسوجگەر کە بە درێژایی سەعات و نیوێک تقریباً زیاتر لە 6 وانە وترایەوە لەلایەن پزیشکە پسپۆڕەکانی ئەو بوارە. هەریەکەمان تشکمان خستە سەر گرنگی بابەتەکان هەر لە دەستنیشانکردنی شێرپەنجەکانی، شێرپەنجەی سورەنچێک، شێرپەنجەی گەدا، شێرپەنجەی پەنکریاس و بۆری زرا و شێرپەنجەی جگە لەگەڵ شێرپەنجەی کۆڵان. پشگیریکردنی دەورەیەکی وە گرنگیەکەی لەوایە کە پزیشکیەکانی لە یەک نزیک خستەوە بوارە جیاجیەکان کە چونکە بە هاوکاری هەموویان چارەسەری نەخۆشەکە باشترەکرێ. ئیستا گرنگی ئەدرێ وەکو نەتیجەیەکی ئەم خولە کە هەموو گەیشتنەوە و قەناعەتەی کە نەک هەرچاری نەخۆشەکە بکەن بەڵکو لەگەڵ چۆنایەتیەکی باش بۆ ژیانی نەخۆشەکە بە درێژایی ژیانی. I had invited a word statement, it's my own franchise. I say in early tumors you had to remove the tumor from the patient. ئەم گرنگیدانە و ئەم بەدەمەوە هاتنە بەڕاستی نیشاندانی خەمخۆری هەموو لایەکە بۆ نەخۆشانی شێرپەنجە و هەبوونی ئەم فرە پسپۆڕیە بۆ یەکەم جار لە سەر ئاستی عێراق و بە بانکردنی کەسانی دەرەوە هەنگاوێکی زۆر باشە بۆی بتوانرێت لە داهاتووە ئەم نەریتە واتە
واتە چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە بە هەبوونی تیمی فرەپسپۆڕی ببێتە نەریتێک و بتوانرێت لە هەموو نەخۆشخانەکانی تایبەت بە نەخۆشی شێرپەنجە ئەم فرەپسپۆڕیە بۆ هەموو نەخۆشێکی شێرپەنجە ئەنجام بدرێ بۆی بتوانرێت لە دەستنیشانکردنی نەخۆشیەکە و بڕیاردان لەسەر جۆری چارەسەرکردنی نەخۆشیەکە لە هەموو قۆناغەکان و جۆری چارەسەری نەخۆشیەکە بتوانرێ بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزا و فرەپسپۆڕ بێ لە بواری نەشتەرگەری لە بواری دەرمانی کیمیاوی لە بواری چارەسەری تیشکی و ئەو کەسانی تریشکە پەیوەندیدارن و کەسانی ئەو کەسانی کە پسپۆڕن لە بواری دەرونیدا چکە بەڕاستی و نەخۆشانێکەوە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە پێویستیان بە پێویستە لە هەموو بوارێکەوە مراعات بکرێن. And we give the patients not for rectal cancer but colonic cancer 2 cycles of digramon through the central line and then switch to capecitabine or vice versa. لە هۆرکشۆپەکەدا بڕیار لەسەر شێوازی تیمۆرچیندرا وەک شێوازێکی نوێی چارەسەر بۆ توشبوانی شێرپەنجە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2010دا 7.6 ملیۆن کەس بەهۆی شێرپەنجەوە گیانیان لەدەستداوە. This mildly incomplete. This lamina muscularis propria. 5 mm is accepted one. Yeah. يعني irregularity of 5 mm. Yeah. بەبەسمان لەم تیمۆرکەی لەبارەی شێرپەنجەوە ئەم خستەخانە خۆشەمان هەیە ئێستا با جراحەی تیا بکرێ، خستەخانەی ژیانەوەمان هەیە ئەشعەی تیاکرێ، خستەخانەی هیوامان هەیە کە باوەشی بۆ هەموو شێرپەنجە کردوێتەوە، خستەخانەی شۆڕشمان هەیە کە باشترین تەشخیصی تیاکرێت لە هەموو عالەما بە مستەوایەکی ئەمریکی. ئەمانە هەمومان پێکەوانە لەسەر یەک نەخۆشکەوە بینەوانێ و هەمومان محاولەکەین یەک قاتی بۆ بدورین هەر پارچی لە لای یەکێکمان بەڵام هەمویان عینی مەبەستیان هەبێ. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم کۆرسە ئەم کۆنفرانسە زانستیەکە بۆ یەکەمین جارە وەکوتم لە عێراق و لە کوردستانە سازە لە شاری پزیشکی فاروق گرنگیەکی زۆر گەورەی هەیە بۆی کە ئاگادارکردنەوەیەکە هوشیارکردنەوەیەکە تازەگەریەکە لە ئاسی زانستی پزیشکانە بۆی بتوانین لە قۆناغی داهاتوە سیستەمێکی تۆکمە بەرهەم بێنین، بتوانین بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی تیمۆر باشە بە شێوەیەکی گروپی بەرەنگاری شێرپەنجە بینەوە، چونکە ئەم نەخۆشیەکە کە لەو مەترسیانەی کە ئێستا نەک لە کۆمەلگای ئێمە لەسەر ئاسی جیهانە بە بەیەکێک لە نەخۆشیە هەرە بەربڵاوەکاندانرێ ڕۆژانە لە زیادبوونە بەپێی ئەمارەت تازەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە 2 پیاوە یەکێکیان معرەزە تووشی شێرپەنجە بێ و لە 3 ژنێکێکیان معرەزە تووشی شێرپەنجە بێ. بۆیە گرنگە ئەم نەخۆشیە کە زۆر لە نەخۆشیەکانی تر ئێستا بەربڵاوتر لە وڵاتی ئێمە بتوانین بە ئاسێکی زانستی بەرەنگاری بینەوە. خۆشبەختانە لەم کۆنفرانسایە لەم کۆرسایە زۆر ئامار و داتای تازەمان بینی لە خستەخانەی هیوا لە خستەخانەی ژیانەوە کە ئێستا بە شێوەیەکی سەرەکی زیاتر لە 150 نەخۆشەکان لە کوردستان و عێراق چاکە بنەوە کە ئەمە هەواڵی دڵخۆشکەرە. ئەو بۆچوونەی کە پێشتر لای خەڵک وا بوو کە شێرپەنجە نەخۆشیە کە چارەسەری نییە کۆتایی بە ژیانی کەسەکەێنێ ئەو زانستە ئەو معلوماتانە معلوماتێکی هەڵەن و ئێستا زۆربەی شێرپەنجەکان شیعری تازە ئەوەیە کە ئەمانە قەدەغە ئەکرێن لە ناو ئەبرێن چارەسەر ئەکرێن و قەدەغە ئەکرێن بۆ ئومێدین کە بتوانرێ ئەم کۆنفرانسە ڕۆڵی خۆی بژێڕێت و لە داهاتووە زیاتر بەردەوام بێ بە تایبەتی کە لەم شوێنە ڕێکپێکەیە ئەم ساڵ ئەنجام درا. لە دوایین ئاماردا ئەو ڕێژەیە بۆ 8.3 ملیۆن کەس بەرز بۆتەوە. گرنگی ئەم فرەپسپۆڕیە چیە بۆ نەخۆشانی شێرپەنجە؟ بەڕاستی نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی هەستیارە، نەخۆشیێکە کاریگەریە لەسەر چۆنێتی ژیانی نەخۆشەکە، لەسەر مودەی ژیانی نەخۆشیەکە. ئەگەر بتوانرێت لە ئەوڵەوە دەستنیشان بکرێت بە شێوازێکی ڕێکوپێک دوور لە هەڵە، ئەتوانرێت نەخۆشیەکە بەسەرکەوتوانە چارەسەر بکرێت، ئەتوانرێت ئەو کاریگەریەکەوە ینی ئەو کاریگەریەکەوە چارەسەرکردنی نەخۆشیەکە لەسەر ژیانی نەخۆشیەکە ئەی بێت
کاریگەریکی زۆر باش بێ بە ئەنجامێکی سەرکەوتوانە بەعکسەوە ئەگەر هاتوو نەخۆشیەکە بە هەڵە چارەسەر بکرێت ئەوە کاریگەریەکی زۆر نێگەتیڤە بێت لەسەر ژیانی نەخۆشیەکەەوە و بڕی تێچوونی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە بڕی تێچوونێکی کەم نییە وەکو نەخۆشەکانی تر نییەکەوە بتوانرێت بە کولفەیەکی کەم دابین بکرێت بەڕاستی ینی چارەسەرکردنی هەر نەخۆشیێکی شێرپەنجە هەر لە نەشتەرگەریەکەوە هەتا و کاتێکە قۆناغی چارەسەرەکەی کۆتاییە بە $10,000 تێچێکە ئەمە کولفەیەکی زۆرە لەسەر حکوومەت ئەگەر هاتوو ئەم چارەسەرە بە شێوەیەکی ڕاست و دروست نەبێت کە کاریگەری ئەبێ لەسەر ینی بواری مادی بۆ حکوومەتیش وە بۆ هاوڵاتیش کە خۆی بەشدارە لە ینی چارەسەرکردنەکە. ئەم وەرکشۆپەش هەنگاوێکی بەهێزە بە ئاراستەی چارەسەری زیاتری ئەو نەخۆشیە ئەویش لە ڕێگەی بەکارهێنانی سیستمی نوێی فرەپسپۆڕی لە ئەنجامدانی پشکنینی چڕ بۆ توشبووان بۆ دەستنیشانکردنی باشترین چارەسەر. ئەم هەنگاوەش ئامانجی سەرەکی وەرکشۆپەکە بوو. لە ڕۆژی کۆتایی وەرکشۆپەکەدا بڕوانامەی ڕێزلێنان بەخشرایە بەشێک لەو لایەن و کەسایەتیانەی کە دەکرێت وەکو سمبولی هەڵمەتی هۆشیاری و بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە لیان بڕوانرێت.